الحمد لله الذي يبدأ كل شيء بأمره وينتهي به وإليه، والصلاة والسلام على من الله تبارك وتعالى علينا ببعثته سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم الدين. داواکانی لەخوای تبارك وتعالى ئەم ساڵە تازە کە لە چەند ڕۆژی ئایندا تێدەچین بیگەڕێنێ بە باشتر لەوەی کە ئێمە تەمەنای ئەەکەین و ئاواتی هەموو مسلمانان بێتە دی و هەر مسلمانێ لە کورەی ئەرزا لە ناڕەحەتیایە، لە تەنانایە، لە ژیانێکی ناڕەحەتیایە، خوای تبارك وتعالى چۆن ئەم ساڵ دەرفەتێک و دەستپێکێکی تازەیە ئەو ناڕەحەتی ئەوانیش بگۆڕێ و دەستپێکێکی تازە و خۆشیان بۆ فەراهەم بکە ئینشاءالله. مسلمانانی خۆشەویست، بە یارمەتی خوای تبارك وتعالى لەوتاری ئەم جومعە باس لە تێپەڕبوونی ساڵێک و دەستپێکێکی ساڵێکی تازە لە ژیانی ئێمەی مسلمانە چی پەیامێکمان پێڵێ لە ڕوانگەی ئیسلامەوە ئەم ساڵمان تێپەڕی ساڵێکی تازە دەستپێکە. ئەم دەستپێکی ساڵە تازە چی پەیامێکیە بۆ ئێمە؟ طبعا مسلمانان دەستپێکی ساڵێکی تازە ینی ساڵی تازەواتە دەستپێکێکی تازە و فرسەیەکی تر خوای تبارك وتعالى بە ئێمەی بەخشیوە بۆ ئەوەی کە ڕزای خوای گەورە بەجێبێنین و بۆ ئەوەی ئامانجەکانی خۆمان بەجێبێنین. ئەمە معنای سەری ساڵی تازە ینی ئەوە فرسەتێکی پێیاوی بۆ ئەوەی ئەوەڵەن خوا لە خۆ ڕازیکەی و دووەمین ئامانجەکانی خۆمان کە زەرەری قیامەتی تیانە بێ بەدەستی بێنین. جا مسلمانان، ساڵی تازەیەکێ لە پەیامەکانی ئەوەسانێک کە گرنگترین پەیامە شکرانە بژێری خوای تبارك وتعالى بین کە ئێمەی گەیان بەم ساڵە تازە لەگەڵ ئەو پەڕی لەش ساغی، لەگەڵ ئەمنیە و ئاواتەکانمان، لەگەڵ ئەوەی کە لە هیچ ناڕەحەتیەکان نەبووین. ئەمە شکرانی خوای گەورەکە خوای تبارك وتعالى ئەو دەرفەتەی بە ئێمە یاوە بە لەش ساغیوە، بە ئیمانەوە، بە ئەمنەوە گەشتین بەم ساڵە تازە. زۆر کەس هەیە لە ئێمە زۆر جوانتر، لە ئێمە لەوە چێ زۆر دیندارتر بێ، خوای گەورە دەرفەتەی پێ نەیاوە کە بگا بە 2025 بە ئیمان و بە لەش ساغیەوە. بۆیە ئێمە ئیماندارە بێ سوپاسگوزاری خوا بینە سەرەوە نیعمەتە. زۆر کەسمان هەیە ساڵی 2024 هەمووی لە نەخۆشخانە بردەسەر، شەو ڕۆژ ئەتلاوە بەدەست نەخۆشیوە. ئەمە خوای گەورە نیعمەتی لەش ساغی پێیاوین، بە لەش ساغی گەشتین ئەم ساڵ. زۆر کەسمان هەیە ساڵی تازەی بینی و لە زیندانایی بینی ئەم ساڵی تازە، لە ناڕەحەتی و لە ئەشکەنجای بینی. ئێمە خوای تبارك وتعالى لە خۆشییانە نیشانیانی. زۆر کەسمان هەیە تەمەنا و ئاوات و پلانی گەورەی هەبوو بۆ 2025 ئێستا لە قەبرستانە. بۆیە ساڵی تازە بە ئێماڵێ شکرانە بژێری نیعمەتی خوا بە کە ئەم فرسەتەی پێدایتەوە دووبارە بە لەش ساغی بە ئیمان ساڵی تازە ببین. پەیامێکی تری سەری ساڵ مسلمانان بۆ ئێمە وەسانێ وەکو مسلمان ئەبێ بزانین هەر شتێ بیدایەتی هەبێ کۆتایی هەیە. ئەم خۆشگوزەرانی و ئەم لەش ساغی و ئەم پارە و ئەم ژیان و ئەمنیەتە کە خوای گەورە پێیابین ئەبێ بغرامان نەکا. ئەبێ بزانین ئەم خۆشیە تا سەر نامێنێ. هەمیشە لە خۆشی و ناخۆشیە خوای گەورەمان لە یاد بێت، سوپاسگوزاری بین و بزانین دڵنیابە نەمان خەڵەتێنی ئەم خۆشیە کۆتایی تێ. ساڵی تازە پێمان ئەڵێ ئینە لیکولی بیدایەتی نیهایە، هەموو دەستپێکێ کۆتایی هەیە. حتا ئەو تەمەنەی تۆ کە گرنگترین سەرمایی ژیانی تۆیە ئەویش کۆتاییە. ئەو تەمەنەی تۆ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین حەیاتەکە قەبلە مەماتک. ئەبێ بە فرسەت بە غەنیمە ئەم تەمەنە تەماشاکەین. کاتیە و کۆتاییەت. پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم بە دەستکەوت سەیری ئەم ژیانی دنیاتە بکە. ئەم تەمەنەکە خوای گەورە بۆی داناوی دەستکەوتێکە بە فرسەتی بزانە بەر لەوە بمری خوا لە خۆ ڕازیکە. یعنی ئەبێ ئێمە بزانین هەموو شتێک کۆتاییە. ئەم ژیانی دنیای ئێمە ئەزانن مسلمانان تاکە شتێک هەتا زیاد بکا کەمەکە ئەویش تەمەنە. تەمەن هەتا هەڵچێ بەرەوسەر بێتەوە کەمە بێتەوە. عومرە تاکە شتێک کە زیاو کا کەمەکە. بۆیە بێ ئێمە لە سەری ساڵا خەفەت بخۆین بۆ ئەوەی ساڵێک لە تەمەنمان ڕۆی داخۆ ئەم ساڵەمان کارێ وا کردووە خوا لە خۆمان ڕازیکەین.
نەک پەنا بەخوا وەکو کۆمەڵێک ئەنجام یەدەن بە کە مسڵمانیشن ئەڕۆن لە شەوی سەری ساڵە گوناح و سەرپێچی فەرمانەکانی خواکەن هەبێ ئێمە وا سەیریکەین بڵین ساڵێکمان لێ ڕۆی داخۆ ئێمە خوامان لە خۆمان ڕازی کرد لەم ساڵە و پەیامێکی تری سەری ساڵ بۆ ئێمەی مسلمان کە گرنگترین پەیام ئەوەیە محاسبەی نەفسی خۆمان کرد مسلمانان وەڵڵی گرنگترین خاڵ لەم سەری ساڵا کە ئێمە بەرەو ڕوویە ڕۆین ئەوەسانێ بزانین ئێمە ئیماندار محاسبەی خۆمانەکەین لە سەروانەیەکەین چ تاجیرێک هەیە چ دوکاندارێک هەیە من ئەڵەم ساڵانە مانگانە محاسبەی کار و کەسابەتەکەی خوێنەکە نەزانێ ئەم مانگی لەو مانگی باشتر بووە یا خراپتر بووە ڕۆژانە هەستەکە بە کار و کەسابەتەکەی ئەزانێ بەچی ئەم ساڵ کەسابەتەکەی باشتر بوو بەچی پار خراپتر بوو بەچی قازانجەکە کام مەواد بێنێ قازانجەکە چەنێ خێرەکە ها ئەوە نەداچوین لە ژیانی دنیاکەمانە ئەی بۆ قیامەتمان هەی نابێ محاسبەمان هەبێ بۆ دیارە ئێمە ژیانی دنیامان لە قیامەت بەلاوە گرنگترەوە ئاوا محاسبەی دنیامانەکەین و قیامەتمان فەرامۆش کردووە بۆ قیامەت شایستەی ئەوە نییە کە ئینسان محاسبەی خۆی لەسەر بکە دەفتەری کێ هەیە لە ئێمە دەفتەری حساب و کتابی هەبێ تاوانەکانی خۆی بنووسێتەوە و مراجعی کە هەموومان دەفتەری حساب و کتابی دنیاییمان هەیە وێ بیاگەداربی مسلمانان گرنگترین پەیامی ئەم سەری ساڵە ئەوەی محاسبەی نەفسی خۆمان کەین بزانی چیمان کردووە لە ئەم ساڵە بزانین توانیومانە لە یەک ساڵە کە 360 ڕۆژە یەک گوناح لە خۆمانە لابین یەک گوناح کە نەزەرە لە خۆمانە لای بین یەک گوناح کە قسەی ناڕاستە لە خۆمانە لای بین یەک گوناح کە غەیبەتە لە خۆمانە لای بین هەوڵماندا تاوانە مسلمانان ئەها سەحابەی شیرینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزرەتی ئەبوبەکرێ کە خوا لە قورئانە بە ڕەفیقی پێغەمبەر ناوێ بە ئەفەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەترین دروستکراوی خوایە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم نەفەرێکە مژدەی پێدراوە خوای گەورە لە قورئانە باسیەکا و بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوێ بە ئەوەندە محاسبەی نەفسی خۆی ئەکرد حەزەتی ئەبوبەکرەی فەرموو وەڵڵاهی ئەوەنە سەختە ئەم قیامەتە پێم خۆشە منیش میوەیە بوومایە بەسەر ئەو دار و درەختانە تەیرێ بیخواردمایە و هەر نەبوومایە ئیمامی عومەری کوڕی خەتابە فەرمێ سورەتی وەتووری ئەخوێندەوە ئیمامی عومەر کە خوا گیانە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم إن الله جعل الحق على لسان عمر خوای تبارك وتعالى حقی خستوەتە سەر زبانی عومەر عمر هەر ئیمامی عومەر هەر شتێ بڵێ وە حەقە سەیری کە چۆن محاسبەی نەفسی خۆی کرد ئێمە بێ بڵین سەری ساڵان بەس سەری ساڵان دابنین بۆ محاسبەی خۆمان ئیمامی عومەرەی فەرموو سوورەی وەتووریە خوێندووە ئەگەیشتە ئایەتی إن عذاب ربك لواقع خوا گیانە فەرمێ لەو ئایەتە بەڕاستی عەزابی خوای گەورە پێتان ئەگا ئەفەرمێ وەڵڵاهی حەزەتی عومەر ئەو ئایەتە ئەمەنە ئەیگران تووشی نەخۆشیە بوو مسلمانان ئایادەیانە کرد ئەوا بوو مسلمانان بۆیە گەشتن بەو پلەخوا فەرمێ من لەوان ڕازیم ئەوانیش لە من ڕازیم وەڵڵا بە محاسەبە ئەگەین بە پلەی خوا لێمان ڕازی بێ ئەڵێ ئەوەنە ئەگریان نەخۆشەکە و عەبدوڵڵای بنی عەباس ئەهاو بۆ لای ئەی قوربان تۆ بۆ خەفەتە خۆی تۆ بۆ وەنە ناڕەحەتی بەو ئایەتەکە خوا فەرمێ عەزابی من پێتانەگا خۆ بە بۆن تۆوە خوا ئەم وڵاتانەی ئاوەدان کردو بە ئیسلام فتوحاتی ئیسلامی دینگەی بە عێراق بە میسر بە یەمەن لە سەردەمی حەزەتی عومەرا بوو تۆ خوا و خەڵاتە گەورەی لەگەڵا کردی بۆ وەنە ناڕەحەتی ئەی فەرموو وەڵڵاهی وددت أني أنجو لا أجر ولا وزر أي فرمو والله عبد الله پێم خۆشە و تەمەناکەم لەخوا بەس نەجاتمدا لە قیامەتان نەپاداشتم گەرەکە و بەس نەمخاتە ناو جانم ئاوا بوون سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبەی خۆتان کەن بەر لەوەی حسابتان لەگەڵا بکرێ بۆیە بێ محاسبەی خۆمان کەین لەسەری ساڵە ئەبێ بزانین ژیانمان ئاوا ئەم تەمەنەمان لێ ڕوا چیمان ئامادە کردەوە بۆ خوا ئەم ساڵمان چۆن بردەسەر نەک بە گاڵتە و گەپ و بە حەفەلاتی غەیرە دینی و بە مەجالیسی ناشەرعی بیبەینە سەر مسلمانان بەتایبەتێکێ لەو مەراسیمانەی کە لە سەری ساڵا کرێ مسلمان چوونە دەرەوەی سەری ساڵی مسلمانە بۆ ناو شارەکان و بۆ تێکەڵبوونی ئافرەت و حەرام مسلمانان یەکێ لە هەرە تاوانە گەورەکان کە بەداخەوە ئێستا بووە بە عادەت چوونە دەرەوەی مسلمانە گەنجی مسلمانە بۆ شەوی سەری ساڵ بۆ گوناح
ئەزانی کاکی مسلمان تۆ وەختی ئەڕۆیتە دەرەوە ئەڕۆی بۆ جەژنی کەسانێ ئێمە بێئاگاین لە پلانەکان ئەڕۆین بۆ جەژنی مەسیحانێک دەسەڵاتدارانێک کە بەناو دینی مەسیحیان گرتووە کە مەبدە و عەقیدەی ئەوان وایە نەعوذ بالله عیسا کوڕی خوایە تۆ ڕێ بۆ جەژنی ئەوانە یادی ئەو فکرەکەنەوە لە وڵاتەکانە ئەزانی ئەو قسە چەنێ گەورەیە چەنێ ناڕەحەتە خوای گەورە لە قورئانە فەرمێ قالوا اتخذ الرحمن ولدا لقد جئتم شيئا إدا تكاد السماوات يتفطرن منه وتنشق منه الأرض وتخر الجبال هدا أفرمي أو مسيحاني كالا نعوذ بالله عيسى كري خوايا خواجانا فرمي أوان كأو قساكا لقد جئتم شيئا إدا براسي قسيكي زور قوراكا أو أنا أو قسا قرسا نزيك آسمان كان بتقيتو عرز شق ببال كشكان وردوهان ببيت ئێمە ڕێی بۆ یادی جەژنی کەسانێکی ئاواکەوە فکریانە مسڵمانە ئەزانی خۆتە شوبهێنی بە زیندووکردنەوەی ئەو شەوی سەری ساڵە لە شارەکانە لە مەجالیسە ناشەریعەکانە کە تۆ چیتەوە مەجلیسانە خۆتە شوبهێنی بەوان مسلمانێکی بەڵام تەقلیدی ئەوانەکەی ئەزانی ڕەسوول الله فەرمێ من تەشەبەه بقەوم فەهوە منه سوێن بەخوا هەر کەسێ بڕوا بۆ عیدی میلاتی سەری ساڵە ئەو جەژنی سەری ساڵ لە سلێمانیە لەوانە پێغەمبەر فەرمێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بۆچی کاکە جەژنی مسلمانەوە نییە ئەفەرمێ هەر کەسێ خۆی بشوبێنێ بە هەر قەومێ لەوە پێغەمبەر فەرمێ سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پێت خۆشە لە نەسارا بی پێت خۆشە لەو کەسانە بی کە قسانێکەکەن ئاسمان و زەویەدا لە یەک تو خوا خەجاڵەتی نییە بۆ گەنجی ئیماندار یێتە مزگەوتە لە قل هو الله ئەحەد خوا تەنهایە کەچی ڕوا لە جەژنی کەسانێکان خوایە بەو گەورەیە ئەتبینێ لەو لەحزاتەوە مسلمانی تۆ ڕۆیتە ناو جەژنی نەسارا ئەمە شەرمەندەییە مسلمانان کەچی لە جێژنەکەی خۆمانە بەیانیتانیەوە ڕۆخەوتووە شەوەکەی ئاگای لە خۆی نییە لە ئیش و کەسابەتە ئاچیمان لێ هاتووە ئەو جەژنەی خوا بۆی داناوین فەرامۆشمان کردووە بەڵام ئەو جەژنەی ئەوان ئەوەنە بە گرنگ سەی دەکەین لە هەر پیشە و کەسابەتێکا بین وازی لێنی شەو ناخەوین بەڵام بۆ شەوانی قەدر کەس نایە بۆ مزگەوتەکان ئەمە لێ قەومانە مسلمانان ئەمە هەرە تاوانە گەورەکانەکەم ڕۆگەنجەیکە بۆ بێ و حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئێمە هەبێ پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر ذراعا بذراع حتى لو سلكوا جحر ضب لسلكتموه قلنا يا رسول الله اليهود والنصارى قال فمن پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ بەداخەوە مسلمانان لە آخر زمان ئەوایان لێتیە بست بە بست زیراع بە زیراع شوێنی کافران ئەکەون حتا بڕۆنە ناو کونی مارمێلکەوە لەگەڵیان ناشنە ناو کونی مارمێلکەوە سەحابەکان فەرمیان مەبەستی کێیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی مەبەستم یەهود و نەسارایە وتیان مەبەست یەهود و نەسارایە فەرمی ئەی مەبەستم کێیە هاوامان لێ هاتووە جەژنەکانیان عادەتەکانیان تەقالیدەکانیان لای ئێمە زۆر مقەدەسە تەقالیدی خۆمانمان وێڵ کردو بۆ یاگەدار بە یەکێکە لە هەرە تاوانە گەورەکان هەر کەسێ بڕوا بۆ شەوی سەری ساڵ مەراسیمەکە گێڕێ بە ناوی بابە نوئێل من خوێندمەوە لە سەری مسلمانان ئەو لەفزە خۆی هەر کوفرە نەعوذ بالله بە زوبانی خۆیان یعنی خوددا باوکمانە نەعوذ بالله سیرکردنی کڕینیە و ئالەتانە چوون بۆ و ئالەتانە هەمووی حرامە ئەوان وا تەسەوڕەکەن ئەڵەن خوا نەعوذ بالله لەم شەوا کوڕی بووە کە عیسایە و خوا بەخششەکە بۆی ئەوانیش لەو شەوا و شتە دروستەکەن بەناو بابە نوئێل و دیارە بەخشنەوە نیشانەی ئەوەیە بۆیە بێ مسلمان ئاگدار بێ جەژنەکانی خۆی زین و کاتەوە نەک خەریک بێ بە جەژنی غەیرەوە اینجا مسلمانە ئەبێ بزانین بە هیچ شێوازێ بۆ ئێمەی مسلمان غەیری جەژنی قوربان و ڕەمەزان هیچ جەژنێتر نییە مسلمان ئاگدار بە حتا وتنی جەژن بۆی خەتەرە پێغەمبەریان صلی الله عليه وسلم حەزەتی ئەنەس بن مالک حەدیثێکمان بۆ گێڕێتەوە ئەفەرمێ قەدیمە رەسوول الله المەدینە ئەبێ ئاگدار بین پەیامی جەژن ئەمانە نییە مسلمانان کە ئێمە بێن شەوی سەری ساڵ بە گوناح بینە سەر ئەبێ بە خەفەت بینە سەر لەسەرەوەی کە تاوانمان کردووە ئەفەرمێ قەدیمە رەسوول الله صلی الله عليه وسلم المەدینەة ولهم يومان يلعبون فيهما پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەرەتا کە لە مەکە هیجرەتی کرد بۆ مەدینە تەماشای کرد دوو ڕۆژ هەیە خەڵکی مەدینە تایە لە هولەعب و گاڵتە و خۆشی ئەبینن تایە وەکو بڵێ دوو ڕۆژی جەژنە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمی ما هذانی
فەرمی ئەرە سەحابە شیرینەکان ئەم دوو ڕۆژە چییە ئێوە خۆشی تیابینن ئێوە کەیف و سەفای تیابینن قالوا كنا نلعب فيهما في الجاهلية وتيان قربان أما دو روجا لجاهلية تايما خوشي من تيابيني كيف سفام ججن من تياجرا يسش هربا ويادا وزينو وكينو يا مريان صلى الله عليه وسلم فقال رسول الله صلى الله عليه وسلم إن الله قد أبدلكم بهما خيرا منهما يوم الأضحى ويوم الفطر فرمي صحابة شيرين كانوا براسي خواي قورا ئەم دوو ڕۆژەی بۆ ئێوە لابر کەی جاهیلیەتە دوو ڕۆژی تازەی بۆ ئێوە هاورد کردی بە جەژن و شادی مسلمان کە ئەوی جەژنی قوربان و جەژنی ڕەمەزانە مسلمانە ئەم حەدیثە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە حەدیثی 1175 ئەبوو داودیش ڕیوایەتی کردووە بۆیە مسلمان ئەبێ بزانین تەنانەت تعبیردانەوە بە جەژنی سەری ساڵ وەڵڵاهی موشکیلە تەشبیهکردنە بە یەهود و نەسارا یەهود و نەسارایە کە خوێنی مسلمانانەمژن کە برسی خوێنی مسلمانانیانە کە برسی خوێنی کوردیشیانە کێ بوو کوردی دابەش کرد مسلمانان 916 بۆ وڵاتە مسلمانەکان بوون یا بەریتانیا و ئەمریکا و ئەوروپا بوو کردی بە چوار پارشەوە بۆ ئەو من دایماڵەمی ئەو کیمیابارانەیە کە ئێمە گلەی لە عەرەبێکی وەکو سەدامەکەین بە ئەسلیحەی ئەوروپا و غەرب نەبوو تۆ ڕێی تەقلیدیەوەکەی جەژنی ئەو زینوەکەی تۆ هەر بۆ لایەنە ژیانەکەشمان نازانین بۆ خۆمان ئەی بۆ کێیە ئەم زاڵمانەی کردۆ بەدەسەڵاتدار بۆ ئێمە کە ئێمە قوتی خەڵکە خۆن ئەم هەمگە زوڵمە لێەکەن بۆ بەدەسەوان نییە هەموو زوڵمێ لە مسلمانە کرێ بەدەسەوانە کەچی تۆ ڕێی لە جەژنەکەیە بەشدارە بی ئەم هەمگە حەق و حقوقەی مافی کورد 40 ملیۆن لە کورەی ئەرزا بزانشتی وا هەیە لەسەر ئەرزا هەیە 40 ملیۆن نفوست بێ و نەتەوەیەکی نەبێ خاکێکی نەبێ هیچی نەبێ هەمووی بەبوون ئەوانەوەیە کەچی تۆ ڕێی لە جەژنەکانی ئەوە زینویەکەیتەوە جەژنەکانی بۆیە مسلمانانە بێ ئاگادار بین ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمی من تشبه بقوم فهو منه ئەی گەنجی مسلمان وەڵڵا بەشدار بیتیایە وەڵڵا لەوانیت ڕەسوول الله فەرمی تەقلیدی ئەوانەکەی وەڵڵا عەیبەیەکێ ئیماندارێ بێتە ناو مزگەوت و 100% خوای گەورە لەناو ئەو مەجلیسە ئەدبینێ شەرمەندەی نییە بۆ مسلمان بڕاتە ناو مەجلیسێکی ئاواوە خوایە بە گەورەی ئەیبینێ ئەڕاتە مەجلیسی کافرانەوە وێ بێئاگادار بین مسلمانان پەیامی سەری ساڵ دوورکەوتنەوەیە لەم مەراسیمانە بەخواچوونەوەیە محاسەبەیە شکرانە بژێریە و نیعمەتانەی خوا پەیداوی لەم ساڵە داواکانی لە خوای تەبارەک و تەعالا لە گوناحی گشتلایەکمان خۆش بێت شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدا هیدایەتی گەنجەکانمان زیاوکە پیرەکانمان عاقبەت بەخێرکە یا الله یا ئەرحەم الراحمین هەر مسلمانێ نەخۆشیاری خوایە شیفای نەخۆشی بی چەند مسلمانە داوای دوعای خێری کردو خوایە شیفای نەخۆشی هەموو مسلمانان دەی خوایە گیان مسلمانانی غەزەل لە نەخۆشی دەرچووە 50-60 هەزار نەفەر ڕۆژانە لێیان ئەمرێ خوایە گیان ئەم ساڵیان بۆ بکەی بە دەستپێکێکی خۆش خوایە گیان خۆشی و ئاوەدانیان بۆ بگەڕێنیتەوە ڕسوایی بۆ دەوڵەتی ئیسرائیل بمێنێتەوە یا ئەرحەم الراحمین آمين آمين يا أرحم الراحمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين أيها المؤمنون أوصيكم بتقوى الله واتباع أوامره واجتناب نواهيه قال الله تبارك وتعالى في قرآنه يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون بسم الله الرحمن الرحيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار